ئەنجومەنی نیشتمانی ڕۆژاوای کوردستان دژی بەیاننامەکەی سەرۆکایەتی سووریا هەڵوێستی خۆی ڕاگەیاند. ئەمڕۆ سێشەممە سلێمان ئۆسۆ ئەندامی سەرۆکایەتی ئەنجومەنی نیشتمانی کورد لە سووریا ڕایگەیاند کە دیدگای سیاسی هاوبەشی کورد ئامانجی دابەشکردنی وڵات یان تێکدانی یەکڕێزی نەتەوەیی نییە، بەڵکو هەوڵی زامنکردنی مافەکانی گەلی کورد و پێکهاتەکانی دیکە دەدات. پێشتر سەرۆکایەتی سووریا لە بەیاننامەیەکدا ڕاگەیاند بوو هەموو هەوڵێک بۆ دابەشکردنی سووریا و دامەزراندنی ئیدارێکی خۆسەر لە ژێرناوی فیدرالیزم و کۆدەنگی نیشتمانی ڕەت دەکەینەوە. لە بەرامبەردا ئەندامەکەی ئەنجومەنی نیشتمانی کورد دەڵێت هەوڵی کورد بۆ یەکڕێزیە، نادژی هیچ یەکێک لە پێکهاتەکانی سووریایە، نادژی هیچ وڵاتێکی دراوسەیە، بەڵکو هێزی سووریا لە بەهێزی پێکهاتەکانیدایە. دەشڵێت دیدگای کۆنفرانسی یەکڕێزی و یەک هەڵوێستی کورد لە ڕۆژاوای کوردستان نوێنەرایەتی هیچ لایەنێکی دیاریکراو ناکات، بەڵکو خواستی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردیە بۆ بنیاتنانی سیستەمێکی دیموکراسی کە ڕێز لە پرەچەشنی نەتەوەیی و ئاینی و کولتوری بگرێت دوور لە هەر جۆرە پەراوێز خستنێک. بە گوتەی سلێمان ئۆسۆ دیدگای کۆنفرانس داوای دامەزراندنی سیستەمێکی لامەرکەزی لە سووریا دەکات کە ڕێز لە فرەی سیاسی بگرێت و لە ڕووی دەستوریەوە مافە نەتەوەییەکانی گەلی کورد بپارێزێت. ئاماژەی بەوەش کرد دەستەبەرکردنی سەقامگیری و خۆشگوزەرانی لە سووریای نوێدا پێویستی بە ڕێزگرتن لە فرەیی و قبوڵکردنی ئەوانی دیکە و پابەندبوون بە زمانی گفتوگۆوە هەیە. ئەو ئەندامە کووردە داوای لە حکوومەتی کاتی سووریا کرد سووریا ئەوەدان بکاتەوە وانە لە هەڵەکانی ڕژێمی پێشوو وەربگرێت و دوور بکەوێتەوە لە دووبارەکردنەوەی ئەو سیاسەتانەی کە وڵاتەکەی بەرەو دابەشبوون و لە ناوچوون برد. کۆنفرانسی یەکگرتووی کورد لە 26 نیسان لە شاری قامیشلۆ بە بەشداری هێزە سیاسیەکانی ڕۆژاوای کوردستان و شاندی کوردی لە هەرێمی کوردستان و ئامادەبوونی شاندێکی باکووری کوردستان بەڕێوە چوو. لە کۆنفرانسەکەدا دیدگایەکی هاوبەشی کورد خرایە ڕوو وەک بنەمایەک بۆ دیالۆگی نەتەوەیی ناوخۆی ڕۆژاوا و گفتوگۆ لەگەڵ ئیدارەی نوێی سووریا لە دیمەشق. دواتر دیدگاکە لەلایەن لیژنەی کۆنفرانسەوە پەسەند کرا. سەرۆکایەتی کۆماری سووریا ڕۆژی یەکشەممە 27 چواری 2025 بەیاننامەیەکی بڵاو کردەوە ڕایگەیاند کە هەر هەوڵێک بۆ دابەشکردن یان دامەزراندنی ئیدارەیەکی خۆسەر لە ژێر پەردەی فیدراڵی یان خۆبەڕێوەبردن لە سووریا ڕەت دەکەینەوە. ئەمەش وەک دژایەتیەکی سەرەتایی و ئەنجامەکانی کۆنفرانسی یەکگرتووی کورد لە ڕۆژاوای کوردستان.